تا ئێستا دەیان هەزار ئاوارەی مەدەنی کورد کە لە شارەکانی کەرکووک و خورمات و ناوچە جێناکۆکەکان ڕایان کردووە لەبەر هاتنەوەی سوپا و حەشدی شەعبی بۆ ئەو ناوچانە لە دوای ڕووداوەکانی 16 دەی 2017 لە بارودۆخێکی ناهەمواردا ژیان بەسەر دەبن دوور لە ماڵ و مڵک و بازارەکانیان لە نێو خیوەتگای کاتی و شوێنی نەگونجاو کە لانی کەمی پێداویستەکانی ژیانی بۆ دابین نەکراوە. ئەوانە هەر لە چاوەڕوانی ئەوەدا دەژین کە حکوومەتی فیدرالی ئاسایش و دەسەڵاتی یاسا بجێڕێتەوە بۆ شارەکانیان تا بتوانن بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵیان کە بەشێکی زۆری سەلامەت نەبووە لە تاڵانی و سوتاندن و تەقاندنەوە لە سەردەستی ژمارەیەک گروپی چەکدار کە لەسەر هێزە ئەمنیەکانی عێراق هەژمار دەکرێن. ئەمڕۆ کە یەک مانگ تێپەڕ دەبێت بەسەر ئەم ڕووداوانە لەسەر زەمین هیچ ڕێو شوێنێکی ئەوتۆ نەگیراوەتە بەر لەلایەن حکوومەتی فیدرالی بۆ جێڕانەوەی هیوا و ئومێد بۆ هاوڵاتی کوردەکان و لێپرسینەوە نەکراوە لەو کەسانەی هەستان بە سوتاندن و تەقاندنەوە و تاڵانکردنی ماڵ و دوکان و سامانیان. پێکەوە ژیانی پێکهاتەکانی ئەم ناوچانە ڕوبەڕووی مەترسیەکی ڕاستەقی نەبووتەوە چونکە هاوڵاتیانی مەدەنی کە هەست بە ئارامی نەکەن و دڵنیا نەبن لە ژیان و ماڵ و ناموسیان ناتوانن بگەڕێنەوە شوێنەکانیان و کار و وەزیفەکانیان جێبەجێ بکەن. بەهۆی ئەم شەپۆلێ ئاوارەیەوە هەزاران فەرمانبەر ڕەنگە لە کارەکانیان لەدەست بدەن و دەیان هەزار مناڵ لە خوێندن بێبەش دەبێت و نەخۆشی کوشندە بڵاو دەبێتەوە بە تایبەتیش کە خەریکە وەرزی زستان دێتە پێشەوە. لێرەوە بە ناوی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەین کە هەنگاوی بەپەلە و دادپەروەرانە بگرێتە بەر بۆ ڕاگررتنی دەستدرێژی بۆ سەر مڵک و ماڵی هاوڵاتیان لەو شوێنانە و ئەو کەسانە کە بەو کارانە هەستاون ڕوبەڕووی یاسا بکرێنەوە بە تایبەتی لە خورمات و هەروەها پێویستە ئەو شارە لە دیاردەی چەکداری پاک بکرێتەوە جگە لە پۆلیسی ناوخۆیی و پەلە بکرێت لە هەڵسەنگاندنی ڕێژەی زیانەکان و بڕیاردان بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و سازکردنی زەمینەی لەبار بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنەکانی خۆیان.